ڕابەری نەوەیەک بوو کە زۆربیان لەسەر دەست و هاوکاری ئەو هاتنە نێو دنیای هونەری نواندن و هەمویان لەسەر سەکۆی شانۆ و دراماکانی سەرشاشە بوون بە کارکتەری ڕەسەنی هونەری کوردی. بولبولی ناو جۆگا یعنی چی؟ شۆن یعنی چی؟ یعنی ئەو بولبولەی هەم لە ناو جۆگاکە ئەخوا، هەم لەم بەرەخوا هەم لەو بەرەخوا، هەم لەو لە ئەخوا هەم لەم لە ئەخوا. ئەی واللهی من سرم لەم بولبولە دەرناچێ، من لە ئەدەبیاتی کوردیا بیستومە ئەوە کەرە هی ناو جۆگا نەک بولبول. ئەوە لەگە چێتە؟ لەگە توێ نێدان شعرێ کاکە تۆ نابێ ئەدەبووتیا بێ بزانی چۆن قسەکەی کەرکەری چی بێ. لە وەستا عەلیەوە تا گەیشتە حاتەمەکەی درامای کۆشکی هەنار کە وەک حاتەمی تا پێشەنگی خەباتی هونەری بوو. خان هەنار کشێشی ئاقڵە نەئەبوو ئەم کارەی بکردایە. ئێستش مادام دەرکەوتون و هاتوونەتەوە جێگەی خۆشحاڵیە لەبەر خاتری خۆم نا سۆراغی گوڵی خوشتم لەبەر خاتری تۆ. ئەنجا خۆتە زانی لەم ئەخیرانە گوڵەی خوشکم لەم لاولەولا زۆر قسەی ناشرینی بە من وتووە، تەنانەت لای هەنێکە زووتێتی هەرچی نەهامەتیەکم بەسەر هاتبێ هەمووی حاتەمی برام. مستەفا ئەحمەد ئەو هونەرمەندەی زیاتر لە 65 ساڵە خزمەت دەکات و داینەمۆی کارە درامیەکانە. لە ساڵانی ڕابردوو کاری لەسەر ئازارەکانی کۆمەڵگا دەکرد و لە ڕێگەی گیراوەیەک لە کۆمیدیا و جدیەت کارەکانی بەدڵی کۆمەڵگا هەڵدەواسی و خۆشەویستی هەمووان بوو. ئەو بەرنامەی کرد بۆ سەکۆیەک و ئازارەکانی خەڵکی تێدا باز دەکرد. ئەو کاتەی عادل ئیمام لە میسر و قاسم ئەلمەلاک لە بەسڕە و بەهجەت ئەلجەبوری لە ناسڕیا گەڕووی حماسیان بە کۆمیدی و بابەتە جدیەکانەوە پڕدەکرد. مستەفا ئەحمەد دەمێک بوو لە شاری سلێمانیەوە دەیان بەرهەمی وەک خولە چەخماخەی چنی بوو. چاوێرە چاوێرە باوکو باشش بووستی حەتی تەشەکر باشە باشە بین ئینشاڵڵا تەشەکر مەمنونم. پێڵێ کاکە مەحموود ئەوە کە جەنابتان لێرە تەشریفتان بردە دەرەوە دوێنێ ئێوارە پاش ئێوە بوو بە تەقا تخواوە ئێوە نەبوون. مستەفا ئەحمەد دەڵێت دڵخۆشیەکە ئەوەیە ئەو کارانەی ئێمە لە سەردەمێکدا کردومانە لە ماوەی 6 ساڵی کارکردنمدا بەناو ئەو هەموو سڵتە و دەسەڵاتە خراپانەدا تێپەڕمان کرد. هیچ کاتێک کارەکانمان بۆ ئەوان نەبووە، هەموو کاتێک کارەکانمان داکۆکیکردن بووە لە مافی ڕەوای میلەتی کورد. تا لە دوا ساتەکانی تەمەن نزیک ببمەوە بیرەوەریەکان زیاتر دنەی خەیاڵم ئەدەن، بە ئاشکرا داوای نەمری دەکەن و لە خۆم زیاتر مشتاقی زیندەگین. ئاخر تۆمارکردنی سەرگوزشتەی 73 ساڵ تەمەن و دیرۆکی ئەزمونکردنی 60 ساڵ هونەر کارێکی زێدە سەختە، بەڵام وا بەم ئاخری تەمەنەوە گوڕم داوەتە هۆش و ئەندێشەم، تاوم داوەتە دەست و پەنجەم، یادەوەری شیرین و تاڵی خۆم تۆمارەکەم. ئەو لە هیچ کارێکی پەشیمان نییە، چونکە پێی وایە کارێکی وەهای نەکردووە کە زەرەری بۆ میلەتەکەی هەبوو بێت. ئەو دوای 76 ساڵ لە تەمەن هێشتا بەردەوامە لە کاری هونەری و دەڵێت تا لە توانەمدا بێت درێخی ناکەم و بەردەوام دەبم. مانگی 1947 لە شارۆچکەی عەربەت هاتوومەتە دنیا و سلێمانی لەدایک بووە. 2 ساڵ بووە باوکی کۆچی دوایی کردو و بێنازی باوکی دایکی پەروەردەی دەکات و بە بنەماڵە دێنا سلێمانی. ئەو قۆناغەکانی خوێندنی لە شاری سلێمانی تەواو کردووە و وەک خۆی باسی لێوە دەکات لە ڕێگەی خوێندنگەوە وردەوردا تێکەڵی کاری هونەری بوو و لە ساڵی 1958 بۆ یەکەم جار هاتووەتە سەرتەختی شانۆ. 3 ساڵان بووم باوکم وەفاتی کرد و لەو ساتە وەختەدا دایکم جێگەی باوکیشمانی بۆ گرتینەوە، من و خوشکێکم و برایەکم لە دایکم. مستەفا ئەحمەد دەڵێت ئاڵودەیەکی سەیرم هەبوو بۆ ئیشی شانۆ و نواندن. یەکەم جار لە دوای سەی ناوەندی هەوڵمدا بچمە پەیمانگەی هونەرە جوانەکان، بەڵام بەداخەوە ڕێک نەکەوت. ئەو کە بە مستەر زیاتر ناسرا ئەستێرێکی ناوداری نوانی کوردیە و ماوەیەکی زۆر ئەندامی کارای تیپی پێشڕەوی شانۆی کوردی بووە. لە بەرهەمە ناوازەکانی خولە چەخماخە، لانەوازان، بەرنامەی بەرنامە، کەشکۆڵ و زۆری تر ڕۆڵی سەرەکی هەبووە. ئەو هونەرمەندە مەزنا لە ئێستادا
لە شاری سلێمانی نیشتەجێ و بەردەوامە لە کاری هونەری.